بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت باز لە کار و چالێکەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین لە ساڵی 2023 کە بە بەهای زیاتر لە 7 ملیار دینار هاوکاری زیاتر لە 159,000 کەسی کردووە. بەڵێ ئەگەر سەرەتا لە وردەکاری کار و چالێکەکانەوە دەست پێ بکەین، ئەمە کار و چالاکیەکانە کە لە ساڵی ڕابردوو ئەنجام درراوە، دروستکردنی 28 خانووە بە پێداویستی تەواوە بەو کەسانی کە کرێچی و هەژار بوونە 28 خێزان لێ سوودمەند بووە. بڕی پارەکە 955 میلیۆن و 553 هزار دینارە. کارێکی تری دەستگای خێرخوازی بەخشین دابشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ئەنجام درراوە. 7831 کەس لە سەبەتەی خۆراک سوودمەند بوونە، 287 میلیۆن و 850 هزار دینار خەرج کراوە. پرۆژەی قوربانی کە دەستگای خێرخوازی بەخشینێکی دیکە لە کارەکانی کە لە جەژنی قوربان ئەنجامی دەدات 19,557 کەس سوودمەند بوون لەو پرۆژەیە. ئەو پارەی کە خەرج کراوە 212 میلیۆن و 205 هزار دینارە. یەکی دیکە لە کارەکانی دابینکردنی کورسی شەحنە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان لە کاتێکە کە حکوومەت خۆی بۆیان دابین ناکات، دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە بە پێ و توانایی کە هەیەی خزمەتی خاوەنپێداویستی تایبەتیش دەکات کە لە ساڵی ڕابردوو 2023 37 خاوەنپێداویستی تایبەت سوودمەبوون و 37 کورسی شەحنیان بۆ کراوە بە بەهای 43 میلیۆن و 925 هزار دینار. بەڵێ هەروەها بۆ بژێوی ژیان دابینکردنی ماتۆری بار بووە بۆ 37 خێزان بە بەهای 77 میلیۆن و 330 هزار دینار و بەشی بێباوکان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین کە ئەوانەی کە موچەی منداڵانی بێباو کە مانگانەیە 1247 منداڵ بێبەش بوون کە بە بەهای 1 ملیار و 786 میلیۆن دینار لە کاتێکە حکوومەت لە 2015ەوە موچەی منداڵانی بێباوکی بڕیوە، بەڵام دەستگای خێرخوازی بەخشین مانگانە هاوکاری منداڵانی بێباو دەکات. کڕینی جلوبەرگ بۆ منداڵانی هەژار لە کاتی بۆنەکاندا لە کاتی جەژن وەروە پرۆسەی خوێندن کە 8382 منداڵ سوودمەند بوونە بە بەهای 199 میلیۆن و 403 هزار دینار. وەکردنەوەی خولی هاوینە، خولی پەروەردەیی زانستی کۆمەڵایەتی بۆ منداڵانی بێباوک و سەرپەرشتیارانی منداڵان کە 875 منداڵ و سەرپەرشتیاری منداڵ لێ سوودمەند بوونە، ئەوەی کە خەرج کراوە بۆ خولیاوینە لە 2023 41 میلیۆن و 8 هزار دینار بووە. بەڵێ هاوکاری منداڵانی بێباوک جگە لە موچەی مانگانە کە بۆ منداڵانی بێباوک بڕاوەتەوە، هاوکاری منداڵانی بێباوکیش هەبووە لە دەرەوەی ئەو موچەی بڵین مانگانە کە 3048 منداڵ لێ سوودمەند بوونە بە بەهای 266 میلیۆن و 380 هزار دینار. هاوکاری نەخۆش و هەژاران 7808 کەس سوودمەند بوونە، ئەو پارەی کە خەرج کراوە 768 میلیۆن و 524 هزار دینارە. دابینکردنی نەوت لە وەرزی سەرما و سۆڵە ئەم پرۆژەیەکی دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە 2885 خێزان سوودمەند بوونە، ئەو پارەی کە خەرج کراوە بۆ ئەو پرۆژەیە 96 میلیۆن دینار بوو. لە کەرتی تەندروستی لە نەخۆشخانە لە کۆمەلگاکانی بەخشین و هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و نەخۆشەوەی کە پێویستی بە چارەسەر بووە لە دەستگای خێرخوازی بەخشین 7000 و هاوکاری 7376 کەس کراوە بە بەهای زیاتر لە 1 ملیار دینار. دابینکردنی گۆشت و مریشک بە هەمان شێوە بۆ هەژاران 5392 خێزان سوودمەند بوونە، زیاتر لە 68 میلیۆن دینار خەرج کراوە. یەکێکی دیکە لە کارەکانی دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی بەرمانگە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ساڵانە بەڕێوەدەچێت 30,000 ڕۆژەوان لێ سوودمەند بوونە و 124 میلیۆن دیناری بۆ خەرج کراوە. بە هەمان شێوە خولی دوورومان هەیە کە 25 کەس لێ سوودمەند بوونە 250 هزار دیناری بۆ خەرج کراوە و هاوکاری ئەوانەی کە ئاوارە بوونە و زیان لێکەوتوانی کارەساتی سروشتی و جەنگ کە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای 2023 هاوکاری کوردانی ڕۆژاوە و کوردانی تورکیای کرد کە بوومەلەرزەیەک لەوێ ڕوویدا هاوکاری گەیاند و بە هەمان شێوە لە کۆتایی 2024
2023 جەنگی قەوارەی زایانی بۆ سەر کەرتی غەزە بوو کە هاوکاریەکانی بەخشینش گەێنراون بۆ کەرتی غەزە واتە بە هاوکاری بوو مەلەرزەکان و کارەساتی سروشتی و جەنگەکان ئەوەی کە هاوکاری ئاوارەکان کراوە لە ناوخۆی هەرێم لە کوردانی ڕۆژ ئاوا لە تورکیا و لە غەزەش 69335 خێزان سوودمەند بوونە کە 1 ملیار و 532 میلیۆنی بۆ خەرج کراوە. بامان شێوە دروستکردنی مزگەوتی شەیە لە کارەکانی دەستگای خێرخوازی بەخشین 3 مزگەوت دروستکراوە بە بڕی 30 میلیۆن دینار. بینە سەر کۆی ئەوانەی کۆی ئەو پارەی کە خەرج کراوە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان خەرجی کردووە ئەوانەی کە سوودمەند بوونە کۆی ئەوانە 159449 کەس سوودمەند بوونە لە کارەکانی دەرزگای خێرخوازی بەخشین کە بە هاوکاری خێرخوازانە ناوخۆی وڵات و لە دەرەوەی وڵاتیش. کۆی گشتی ئەو پارەی کە خەرج کراوە 7 ملیار و 779 میلیۆن و 962 هزار لە دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی ڕابردوو 2023 خەرج کراوە. بەڵێ بینە سەر بەراودی کارەکانی بەخشین لە ساڵی 2022 لەگەڵ 2023 لە 2023 هەڵقشانێکی زۆر هەیە لە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان. لە 2022 کۆی گشتیەوەی کە خەرج کراوە 4 ملیار و 81 میلیۆن و 768 هزار دینار بووە. بەڵام لە 2023 ڕێژەکە نزیکەی دوو ئەوەندەیە 7 ملیار و 779 میلیۆن و 962 هزار دینار بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و لێقەوما و خەرج کراوە. بینە سەر پرۆژەکانی بەخشین دەستگای خێرخوازی بەخشین لە 15 ساڵی ڕابردوودا بە قەبارەیەکی گەورە هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتی کردووە کە لە 15 2009 لەو کاتەوە کە دامەزراوە تا کۆتایی ساڵی 2023 بە بڕی 40 ملیار و 995 میلیۆن و 551 هزار هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتی کردووە ئەوەی کە بینیتان کار و چالێکیان دەستگای خێرخوازی بەخشین بوو. بەخوای گەورەتان دەسپێری خواتان